بسم الله الرحمن الرحيم دوای هەڵسەنگاندنی ساڵی دووەمی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە بۆ ئۆرگانەکان بە پێویستمان زانی کە سەردانی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بکەین مەڵبەند و ئۆرگانەکانی تر بە مەبەستی دەستخۆشی و پێزانین و سوپاس و سپاسکردنیان لەو ئەرکوماندبوونێ کە لە دوو ساڵی ڕابردوو چێشتیانە بۆ ئەوەی کە لەو هەڵسەنگانانەکە ئێمە کردومانە ناڕحەت بوونە و ماندووبوونە ئێمە زۆر سوپاسیانەکەین و لە هەمان کات بە پێویستمان زانی کە لە نزیکەوە ئەو فۆرمانێکە ئامادەمان کردوونە بۆ ئەوەی کار ئاسانیەک بۆ کارەکانی ئێمە و بۆ ئەوانیش بکرێتن بۆ ساڵی داهاتوو هەڵسەنگاندن بە پێویستمان زانی کە ئەو فۆرمانیان بۆ ڕوونکەینەوە و پێشکەشیان بکەین بۆی ئینشاءڵڵە بۆ ساڵی داهاتوو کارەکان ئاسانتر بێتن و باشتر بێتن ئێمە لان خۆمانەوە زۆر سوپاسیانەکەین بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ هاتینە لای مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی کە ئەو ڕەمزەی بە مەبەستی سوپاس و پێزانین و دەستخۆشکردنیان پێشکەشیان بکەین و زۆر سەرکەوتوبن ئینشاءڵڵا ئێمڕۆ وەک مەڵبەند پێشوازیمان کرد لە بەرایانمان لە ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی خۆشحاڵ بووین کە لە خزمەتیاندا بووین دیارە ئەم دانیشتن لەوە هاتووە کە دوای هەڵسەنگاندنی ئۆرگانەکان لایەن ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە ئەمڕۆ لە نزیکەوە بەرگەکانی هەڵسەنگاندنیمان تاوتوێ کرد سوپاسن دەکەم دەستیان خۆش بێت مادیبوونی زۆریان کێشاوە و خۆشحاڵیش بووم بە پێدانی ئەو ڕێزلێنانە بە مەڵبەند کە پلەی دوین بەدەستێنەوە من سوپاسان ئەەکەم و خوای گەورە موفەقیان بکات و دڵسۆزیان زیاتر بکات دیارە ئیشەشی زۆر بەڕاستی معنیە ئیشەشی گرینگە کارێکی جەوهەریە کە متابعکردنی ئۆرگانەکاندا لەسەر ئەدای ئیش و کاری مەڵبەندەکان من سوپاسان ئەەکەم.